بەڵێ تەماشاوانی جا ئێمە ئەم شەو جیاواز لە بەرنامەکانی تر جیاوازتە و هەموو بەرنامە حێواریانە کە لە کەناڵەکان دەکرێت لەسەر سیاسەت و لەسەر ڕەوشی ئێستای کوردستان و ناوچەکە ئێمە باسی پرسێکی تر ئەکەن کە ئەم پرسە ئەکرێ مەترسیەکانی زۆر لەو مەترسیانە گەورەتر بن ئەو قەیرانانە کە ئێستا لە کوردستانە باسەکرێ ئەویشی پرسی ژینگەیە لە هەر چارلاوە مەترسیەکی جدی لەسەر ئەم پرسایە ژینگە بێگومان زۆر گرنگە ژینگە لە ئێستادا بە تایبەتی لە کوردستانە لە هەر چارلاوە مەترسیەکی جدی لەسەرە لە عەرد لە ئاسمان لە هەر چارلاوە وەکو ئێوازانن سنوورەکانی ئێمە بەردەوام تۆپباران دەکرێت لەلایەن سوپای تورکیا و ئێرانەوە بە بوونێ هەبوونی ئەو هێزە کوردیانەی معارەزیان وڵاتانە لە باشووری کوردستان بێگومان دەڕستنێکی زۆر لە ناوەچێ بێژگە لە پرۆژەی گاپ لە تورکیا کە ئێستا هەوڵ دێت ئەو لە باشووری کوردستان کەم بگرێتەوە لامانکەدا لە شارێکی لە دژی داعشکاویش ئەنواع چەک کتیا بەکاردێنرێ لە ناوخۆی کوردستانیشە تا ئێستا وەکو چاودێرەکان باسەکەن ئەو وەکو پێویست چاودێری ژینگە نەکرا وەکو پێویستە ئەو مەترسیانەی لە بەرچاو نەگرتەوە کە لەسەر ژینگە هەرێمی کوردستان هەیە لەسەر ئەوەی چێ وەکو هاوڵاتیان کە بە ڕوولی ڕاستەقینەی خۆ ناساون لایەنە پەیوەندیدارەکانیش بە ڕوولی ڕاستەقینەی خۆی هەڵنەساون کۆمەڵی کەلوپەل دێتە ناو هەرێمی کوردستانەوە کەلوپەلانە بە شێوەی بەکارێنێ بە شێوەیەکیش فڕێ ئەدرێت کە مەترسی ئەم کەلوپەلانە بوو نمونە موادی پلاستیکی کە بە سەدان ساڵی تر مەترسیەکانی ئەمە لەسەر ژینگەی باشووری کوردستان دروست دەبێت وەکو چاودێرەکان ئەو داتانەی لە بەردەستی من باسی ژینگەکەن مەترسیەکی جدی لەسەر ژینگە هەیە لە کوردستانە ڕێژەی توشبووان بە نەخۆشیە کوشندەکان لە بەرزبووندایە بێگومان پسپۆرەکان باس دەواکەن کە یەکێکی لە هوکارە سەرەکیەکان پیسبوونی ژینگە یەک دنیا کارگە لە کوردستان هەیە یەک دنیا پاڵاودگەی نەفت لە کوردستان هەیە بێژگە لە ڕێژەیەکی زۆری ئۆتۆمبیل ئەوەی کە لە واقع دەبینرێ و بەپێی پسپۆرەکان بێگومان مەترسیەکی جدی لەسەر ژینگەی کوردستان هەیە ئێمە هەوڵ دەدەین لێرە لە سەهوڵەکەی ناوجەرگی شاری سلێمانی بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە گەلمیوانەکانمان کە کەسی تایبەتمەند کەسی بەرپرسیشن لەسەر ئەمە باسی ئەو مەترسیانەیەکەن کە ڕوبەڕۆی ژینگەی هەرێمی کوردستان ئەبێتەوە کە ئەکرێت ئەم مەترسیانە لە هەموو ئەو مەترسیانە گەورەتر بن کە لە ئێستادا چوەکو قەیرانی نەبوونی موچە بودجە نەزانم لێکتنەی گەیشتن و نەبوونی بەرنامەیەکی گشتگیری لایەنە سیاسەکانیش لەبەرەوە ئەمە شتێکی کاتیە هەنووکیە بەڵام ئەو مەترسیانە کە ئێستا لەسەر ژینگەی هەرێمی کوردستان هەیە ئەکرێ بۆ سەدان ساڵی دیکەش بخایەنێ مەترسی بۆ چەندین جیلی دیکەش لە دوای ئێمە بەجێ بێرێ چی بکرێت کە ئەو مەترسیانە نهێڵێت ئەو خەڵک لەو مەترسیانە ئاگادار بکرێتەوە بۆ ئەمە بەسەش میواندێری بەڕێزان حاکم سەمەد سەرۆکی دەستەی پاراستن و چاکردنی ژینگەی کوردستان مەلک و بازیانی سکرتێری پارتی سەوزی کوردستان هەروەها دکتۆرە ڕێزان عومەر کە مامۆستای زانکۆ و پسپۆرێکی تایبەتمەندە لە باری ژینگەیە بەخێرهاتتان ئەکەم حاکم لە تۆ دەست پێ یەکەم وەکوتم باس دەواکێ کە مەترسیەکی جدی لەسەر ژینگەی هەرێمی کوردستان هەیە فعلا مەترسی جدی هەیە تۆ ئەمە چۆن پشڕاستەکەیتەوە بەدڵنیاییەوە بە تایبەتی لە 10 ساڵی ڕابردوو بەهۆی زۆربوونی ژمارە دانیشتوان بەهۆی فراوانبوونی شارەکان بەهۆی زۆربوونی ئۆتۆمۆبیل و کارگە و بەکارهێنانی سەرچاوە سروشتەکان بە ڕێژەیەکی زۆر هەموو ئەمانە کاریگەریان کردوتە سەر پرسی ژینگە پرسی ژینگە نەک تەنها لە وڵاتەکەی ئێمە بەڵکو لە هەموو ناوچەکە بەڵکو لە هەموو دنیا گۆڕانێکی بەرەو خراپی بەسەردا باسی وڵاتی خۆمانە بۆیە ئێستا کە لەسەر ئاستی دنیا جێکێکە لەو پرسانەی کە زۆر بەجددی گفتوگۆی لەبارەوە دەکرێت زۆر بەجددی هەوڵ دەدرێتن ڕێگری بکرێتن لە پیسبوونەکان بۆ ئەوەی کەوە ژیان لەسەر گۆی زەوی بەردەوام بێت لە هەرێمی کوردستانیش بە دڵنیاییەوە ژینگە گۆڕانکی زۆری بەسەدا هاتووە سروشتی وڵاتەکەمان گۆڕانکی زۆری بەسەدا هاتووە بۆیە پێویستە لە ئێستا و لە ئایندە جددیتر لە ڕابردوو لەسەر ئەم پرسە ڕابوەستین بەرنامەی تۆکمەی بۆ دابنین بجێی باشی بۆ دابنین تاوەکو بتوانین وڵاتەکەی پێویستدا بۆ هەوڵ دراوە بەڵام دەکرێت باشتر بیتن دەکرێت حکوومەت هەرێمی کوردستان هەوڵەکان توانیانە کەمێکیش لەو مەترسیانە کەم بکرێتەوە بەدڵنیاییەوە ئیش کراوە ئیشی باش کراوە بەڵام شاڵاوەکانیش لەسەر پیسبوونی ژینگە گۆڕانکاریەکانی کەشوهەوا بەڕاستی زۆر خێرایە وەکو سێکتەرەکانی تر حکوومەت هەرێمی کوردستان احتیمام بەم سێکتەرەشدا ئیتیمامی پێداوە بەڵام پێویستە زیاتر و باشتر ئیتیمامی پێ بدات بە چ ڕوویەکەوە لە هەموو ڕوویەکەوە بۆ نمونە کە دەگوترێت ژینگە بابەتێکی فراوانە ژینگە خاک دەگرێتەوە هەوا دەگرێتەوە ئاو دەگرێتەوە هەموو زیندەوەران دەگرێتەوە هەموو هەرێکێک لەوانە بابەتێکی گرنگە سێکتەرێکی جیاوازە بۆیە بۆ هەرێکێک لەوانە حکوومەت پێویستە پلانی هەبێ تاوەکو بتوانین لە ئایندە تۆ ئاڵێ پێویستە کاک مەلکۆ لە 2010 یاسایەک دەرچووە پێشتری یاساوە بزان 2010 بووە ئەم یاسایە باسی زۆر شتی جانی تیاکرێ بەڵام ئەوەی لەسەر ئەردی واقع بێ ئەوە لە ناو شارەکان نەبینێ ئەو زبڵ و خاشەکێکە فەردێ لە دەرەوە شارەکان بەشی ئەو شێوەی کە لە ناو ئەبرێ کە وەکو پسپۆرەکان داڵێن شێوەیەکی زۆر نازانستیە هەموو ئەبێتە ژەهر جارێکی دیکە چتە قورگی خەڵکەوە بەدڵنیاییەوە یەکێک لە کێشە ژینگەیەکان لە وڵاتی ئێمە خۆڵ و خاشاکە هەم ڕێژەکەی زۆرە
ڕۆژانە هەر تاچێک لە هەرێمی کوردستان لە چیلۆگرامێک تا چیلۆگرامێک و 200 گرام تاوەکو چیلۆگرام و 300 گرام پاژماوی هەیە. کۆی کێوە هزارها تەن دەکات لە شارەکانی ئێمە بەداخەوە تاوەکو ئێستا کە ئەم ڕێژە زۆری خۆڵ و خاشاک بە شێوەیەکی زانستی چارەسەر ناکرێ ئەمەش بۆتە مشکلەیەکی تری ژینگەیەەکانی کەواتە پلانێک و پێویست نییە پلان هەیە بەڵام وەکو پێویست جێبەجێ نەکراوە دەکرێت پلانی تۆکمەتر باشتر هەبێتن. بەڵێ دکتۆرە خەڵێکەوە زۆر بەیان واتە ئەگەن کە ژینگە ئاو هەوا و خاکە ئەکرێت لە ڕووزانسیەوە باسی شێوەکانی تری ژینگەش بکرێت مەترسیەکانی تریش ببوورە گەرمەبەستە لە پیسبوونی ژینگە بێت لە پیسبوونی ژینگە بەڵێ طبعاً خۆمانەزانین کە ژینگە لە ئاو هەوا و خاک پێکاتوە بەڵام ئەمانە هەر یەکێکیان سیفەتی تایبەتی خۆی فیزیایی و کیمیایی و بایۆلۆژی هەیە. ئەم سیفەتانە هەر گۆڕانکاریەکی بەسەرابێ بە مەرجە کاریگەری هەبێ لەسەر مرۆڤ و لەسەر زیندەوەرانی کە پێ ئەوترێ پیسبوون. یعنی پیسبوونی ژینگە بە معنایەکی زۆر کورت ئەتوانین بڵێن تێکچوونی ئەو تەوازنە ئەو بەلانسەیە کە خۆی لە ژینگەکە هەیە و دروست بووە هەر گۆڕانکاریە کە تێک بچێت بەسەریا بێت و بێتە هۆی تێکچوون و تێکدانی ئەو بەلانسە پێ ئەوترێ پیسبوونی ژینگە. وڵاتی خۆمان لە وڵاتی خۆمانە تو لە ڕووزانسیەوە چون لە ژینگەڕوانی ژینگە ئێمە بێگومان ئێمە کە باسی ژینگە ئەەکەین ئەبێ بزانین ئەساسی ئاو هەوا و خاکەکەی خۆمان پێکاتەکەی چۆنە بۆ هەر بەشێک چۆنە دوای ئەوە کە دراساتی لەسەر ئەکرێ اینجا بزانین ئەو گۆڕانکاریانە چێکە بەسەریا هاتووە. من ئەمەوێ لێرە بە کورتی بڵێ ئەو بەدوا دەچونیەوەتان کردووە لە ڕووی ئەلمیەوە ئێستا ژینگەی کوردستان لە چ ڕەوشێکدایە ئێستا لە ڕۆژێکە ئەگەر پارێزگاری لێ نەکرێ بەرەو خراپبوون ئەچێ ئەگەر پارێزگاری لێ نەکرێ بەرەو تێکچوون ئەچێ لەبەر ئەوەی لەمە پێش پارێزگاری لێکراوە پارێزگارێکە لەبەر چەند هۆکارێکی یەکێک لەو هۆکارانەی کە زۆر بەسیتە کە ئەتوانین ئێمە ئێستا بنمونە بیهێنینەوە ئەوەیە کە ساڵانی پێشوو تەکنۆلۆژیا بۆ شێوەیە نەبوو شارەکان فراوان نەبوو ئەو ئامێرانی کە بەکار ئەهات ئەو کارگانە ئەم عدەدێکی زۆری ئەم هۆکارانی هاتوچۆ بۆ شێوەیە زۆر نەبوو بەڵام ئێستا وای لێ هاتووە کە ئێمە بەداخەوە یعنی ئەوەنەی کە سێری وڵاتانی دەرەوە ئەەکەین ئەوە چاو لە هەندێک شتیانەکەین بەداخەوە لەوانەی کە سوودی لێ ئەبینین ئێمە ناین لای خۆمان تەطبیقیکەین ئەمە وای کردووە کە ئەم کاریگەری پیسبوونی ژینگەیە زۆرتر لەسەر ئێمە دەرکەوێ لەبەرەوەی ئێمە بەڕاستی باگراوندێکی پتەومان نییە لە بواری ژینگەیە یعنی لەلایەنی پەیوەندیداریشەوە مەبەستم لەوەیە کە بۆ نمونە وەکو وانەیەک لە مەرحەلەکانی باخچە و باخچەی ساوایانەوە هەتاوەکو کۆتایی وەکو پێویست پەرەی پێنەیرا و نکراوە بە منهەجێک و کە مناڵەکانمان تێبگەێنین کە تێ نەگەین لە ژینگە چیە بێت پێتوانی ئەم بوارە لە هەموو بوارەکانی تر لە چارچەوەی پەروەردە و زانستە گرنگی پێ بدرێ زۆر گرنگە کەوانەیەک هەبێ بە ناوی ژینگە و پاراستنی ژینگەوە بۆ ئەوەی کە لە ئەوڵەوە کە لە سەرەتاوە تۆ مناڵێکمان فێر کرد ئەو وەختە خۆی ئەتوانێت پارێزگاری بکە بەڵام ئێستا زۆر کەسەیە بەڕاستی لەوانەیە هەر نەزانێ مەفهومی ژینگە چیە وەلە بەرزان ئەمەوێ هێما بەوەش بکەم لە ئێستادا کە وەرزی سەرماوسوڵەیە بێگومان لە کوردستاندا وەکو پێویست و تەمەنی و کارەبا لەلایەن لایەنی پەیوەندیدار لەلایەن حکوومەت وەزارەتی کارەبا بێت وەزارەتی سامانە سروشتەکان بێ بۆ خەڵک دابین ناکرێت و بێگومان سەرمایە خەڵکیش ئێستا پەنابوودار ئەبنە کە ئێستا سەیری بازارەکانی کوردستان کەی سۆپای دار ئێستا ڕەواجێکی زۆر هەیە باستەوەیەکی کە پیکابێکی دار 150,000 لەوانێ زیاتریش بێ ئەمەش بۆ خۆی مەترسیەکی ترە لەسەر ژینگەی کوردستان بڕینی دار بەلێکاک مەلکۆ تو کە زۆر دەمێکە لە باری ژینگە ئیشێکی لە کوردستانە لە ئێستادا ئەنی ئەکرێ بڵێن ژینگەی کوردستان لە ئاستێکدایە کە پێویستە کاری جددی بۆ بکرێ ئێمە زۆر جار لە بەرنامەکانی ترا زۆر جار لە کۆڕ و سیمینارەکانە باسی ئەومان کردووە کە ژینگەی هەرێمی کوردستان پیس بووە هەنگاوی هاوشتۆ بۆ پیسبوون هەندێک ناوچە هەیە ڕێژەی پیسبوونی ژمارەی پیسبوون لەو ناوچەیە کە زۆربوونی مرۆڤەکانیان بڵێن کارگە و کۆمپانیایان زۆربوونی ئۆتۆمبیل ئەتوانین بڵێن لە حەدی خۆی زیاتر تێپەڕاندووە یعنی ئێسا مەترسی لەسەرە ینی مەترسی لەسەر ژیانی مرۆڤەکان هەیە ینی بەداخەوە حکوومەت بەرپرسی یەکەمە لە تێکچوونی ژینگەی ئەم وڵاتە باسی ئەوەت کرد کە مەسەلەن ئێسا نەبوونی سوتەمەنی ئەوانە ئێسا خەڵکی ئێمە پەنای بردۆتە بەر بڕینی دار و دارستانەکان لە هەرێمی کوردستانە کە بە لێشاو کە بەداخەوە ئێمە ئێستا لە وا پێ ئەنینە 2007 ئێسا خەڵکی کوردستان لەسەر دەریایەکی نەوتە بەداخ
نرخەوە کە ئێسا لیترێن لەو لە ماڵەکانە نییە لیترێن لەو لە ماڵەکانە نییە ئەبێ خەڵک پەنابەرێتە بەر ئەوەی سروشتەکەی بشێوێنێ کە بە خەڵک ناتوار بووە. پێشتریش بە بۆیە بیانووی جیاوە سوتێنراوە شوێنراوە بڵێ کاک مەڵکۆ بە حکمەوە لە بازیانەوە تەشریف بێنەوە بۆ بەرنامە باستەوەی کێکە لە بازیان هەکەرە وەکو نمونەیەک هۆی هەبوونی چەند کارگەیەک لەوێ خەلکەوێت تووشی نەخۆشی مەترسیدار بوون ئەمە ڕاستە؟ بەڵێ بەپێوە ئامارانی کەلامانە لە نەخۆشخانەی هیوا لە هەر 5 بنکەی تەندروستی بازیان کەلامانە ڕێژەیەکی زۆر لە هاوڵاتیان تووشی نەخۆشی درێژخایان بوونە تووشی نەخۆشی بە هەموو جۆرەکانیەوە ینی یەک لەو نەخۆشیانی کە ئێساخە زۆری لە هاوڵاتیانی بازیان بەدەستەوە ناڵێنن مەسەلەی تەنگە نەفەسیە ئەو تەنگە نەفسی بە چۆ درزوە ئەو مەسەلەی تەنگە نەفەسیە مەسەلەی ئەو کارگە کۆمپانیانە کە زۆریان بە فیلتەری ژینگەییان ناڕۆن هەوای ناوچەکەی پیس کردووە. تو ئێستا ئاڵی ژینگەی کوردستان لە مەترسیەکی جدیدا لە کاتێکە باسی 150 زیاتر لە ڕێکخراوی ژینگە پارێزی لە کوردستان دەکرێت حتا دەستەی فەرمیش هەیە لەیە بۆ تا ئێستا بەڕۆلی خۆیان هەڵساون بۆ گەشتتان قۆناغا 150 بۆ 200 ڕێکخراوی ژینگەیی هەیە لە کوردستانە ئێساوا حیزبێکی ژینگەییش دروست بووە ئەمە تعبیر لەوە کە ژینگەی ئەم وڵاتە زۆر پیس بووە کە پیس بووە هەندێک لەو ڕێکخراوانە بە ئەرکی خۆیانەوە هەساون ئەم ڕێکخراوانە هەندێکیان لە ناوچەیەکی دیاری کراون لە شوێنی خۆیان ئیشەکە هەندێکیان نا هەر بۆ خۆی مۆڵەتێکی وەرگتۆ ئیش ناکە ئێمە دەمێکە هاوارەکەن ئێمە لایەنی پەیوەندیدارمان ئاگادار کردوەوە ئێمە کەواتە پێتوانی ئەمە خەتای ئەم ڕێکخراوانشتیایە کە خەلیک تەوعیە بکرێ خەلیک تێب بگەهێنرێ خەلیک پەروەردە بکە لە زەر ژینگە چونیتی پاراستنی ژینگە پێتایشکیم تەرخەم نەبوونە ڕێکخراوەکان ڕێکخراویەکی NGO دەسەڵاتی ڕەهای نییە لە وڵاتەیە بەڵام ئەوەی هەیە بەڵام ئەوان هەندێک لەو ڕێکخراوە ژینگانە ئێمە ئاگادارین بە بەبەردەوامی کۆڕ و سیمینار و ئەوانیان ئەنجام داوە خەڵکیان وشار کردوێتەوە مەسەلەن لە زۆر شوێنە ساڵانە لە ڕێکخراوە ژینگەیەکانە یعنی مەسەلەن لەگەڵ فەرمانگەی ژینگەیەکانی سلێمانی هەولێر دووهۆک ڕانێ کەلار دەستەی ژینگە بۆ خۆی ینی تواندراوە کە ڕێژەیەکی زۆر بە هاوکاری شارەوانیەکان شارەوانی نەحێو قەزاکان ینی ڕێژەیەکی زۆر سەوزایی بڕوێنرێ لەم لە وڵاتە بەڵام دەرەنجام وشک بوون ئاو نەدراوە ئەم دارانە وشکەکرێ ئەم دارانە زۆری وشکەکرێ لەبەرەوەی ئێمە دارمان داوە بە شارەوانی تەنکەری نەبووە تەنکەری نەبووە کە ئاوی بدە کەواتە تا چەند گرنگە هاوڵاتی خۆی هەست بە بەرپرسەرەتی بکە هاوڵاتی من پێم وایە ئەم دارە بزانێ ئەم دارە تەسیرێکی باشی هەیە بۆ سەرجیانی هاوڵاتی من پێم وایە زۆر ئێستا لەو هاوڵاتی هەرێمی کوردستان لە ئاسی ئەوەدا وشیاری ژینگەییان هەیە بەڵام هەندێکی پێویستی بەوەیە بە بەردەوامی تۆ کەناڵەکانی ڕاگەیاندن یەکێکە لەوانە کە بە بەردەوامی بەرنامەیان هەبێت لەسەر مەسەلەی وشاکردنەوەی خەڵک بۆ پاراستنی ژینگە بەڵێ گەرم وڵات کاکی ملکۆ بەڵێ کاکی حاکم ئێمە باسی برینی دارمان کرد لە ئێستادا کە وەرزی سەرما و سۆڵەیە باسی ئەگەرەکان نیشماکێک کە ئێستا خەڵک پەنا بەوە ناچارە خەڵک چی بکە خۆ خەڵکی لە سەرما نامرێ ئیتر تاکە چارەسەر پەنا بووەوە ئێوە بۆ ئەمە چی کردووە هەنی شێوەی داربەرین بە شێوەیەک بێەوە چاودێری ئەم مەسەلایەکەن بەدڵنیاییەوە بەداخەوەیان یەکێک لەو گرفتانەی کە هاتوتە پێشەوە لە ڕووی ژینگەیەوە لە ڕووی سروشتی وڵاتەکەمانەوە پەنابردننی خەڵکە لە هەندێک ناوچە بەتابەتی ناوچە کوێستانیەکان ناوچە ساردەکان بۆ بڕینەوەی دار وەکو بەکارهێنان وەکو ئامرازێک بۆ خۆگەرمکردنەوە و بۆ بەکارهێنان ئەمە بەداخەوانی ئێمە دەمێک بوو دەکمان بەو کێشەیە کردبوو لایەنەکانی بەپرسمان ئاگادار کردەوە کەوا پێویستە بە زووترین کات سوتەمەنی دابین بکرێ بۆ ئەو خەڵکانە ئەگەرنا ئەو دارستانەی کە هەمانە کە ساڵانی ڕابردووش بەهۆی زۆر هۆکارەوە زۆر جار ڕوبەڕووی سووتان هاتووە ڕوبەڕووی لە ناوبردنەوە هاتووە جارێکی دیکە دەکەوێتەوە بەردەم شاڵاوی بڕینەوە بەداخەوە لە هەندێک ناوچە ئەمە کراوە بۆیە ئێمە ئێستا کە جارێکی دیکە هەر داوا لە دام و دەستگاکانی حکوومەت دەکەینەوە داوالەیەکە ئیداریەکان دەکەینەوە پەلە بکەن لە دابینکردنی سوتەمەنی ئەو ناوچانەی وەری نەگرتووە بە زووتنی کات بەسەرەن دابش بکرێ ئیتریش بە هەر شێوەیەک بێداری پێتایەکەم کێشە چارەسەر نەکرێ مەترسیەکی جدیتری ناوخواهەیە لەسەر دارستانەکانی یاریمی کوردستان بەدڵنیاییەوە چارەسەر نەکرێت ئەنی هەنگاوەکان دەست پێ کردووە بۆ مەترسیە بەدڵنیاوی ئێستاکە وردە دابش دەکرێت بەڵام پێویستە هەنگاوەکانی دابشکردن زۆر خێراتر بکرێت ڕێژەکەی زیاتر بکرێت تاوەکو ڕێگری بکرێت ئەمە لایەکەوە لایەکی تریشەوە بەڕاستی ئێمە لەگەڵ زۆر پێکاتەکانی ناو کۆمەڵ لە ڕێگەی مامۆستایانی ئاینیەوە لە ڕێگەی دام و دەستگاکانی خۆمانەوە لە ڕێگەی ناوەندەکانی خوێندنەوە لە ڕێگەی ڕێکخراوەکانەوە هەوڵمانداوە هۆشارێک زیاتر بڵاو بکەینەوە تاوەکو بەڕ
خەڵک ئەوەندە پەنا نەباتم بۆ بڕینەوەی دار یاخود ئەگەر دەستچێ ڕۆلیان هەبووە بەدڵنیاییەوە تا ڕادەیەک ڕۆڵیان هەبووە هەندێک ڕێکخراو ئیشی باشیان کردووە تەنان مامۆستایانی ئاینی ناوەندەکانی خوێندن کەناڵەکانی ڕاگەاندن هەندێکیان بەڕاستی ڕۆڵیان هەبووە چونکە پرسی ژینگە پرسێکە پێویستە بە ژیانی بەڵام گەلەی لەوەیە کرێتە گوڵانی پەیوەندیداری فەرمی باسەوەکێت کە ئێوەکو پێویست لەسەرم پرسە ئیش ناکەن وەکو پێویست ئێوە خەڵکی شار ناکەنەوە لە ئێلامەکان دەرناکەن و بەرنامە تەقدیم ناکەن بۆ شارکردنی گشتی لەسەر پیسبوونی ژینگە و ئەو مەترسیانێکە باسەکەن یەکێک لە گرفتە ژینگەکان مادەم هاتینە سەر ئەو بابەتە یەکێک لە گرفتە ژینگەکان لە وڵاتی ئێمە بەداخەوە نزمی ئاسی هۆشیاری خەڵکە نزمی با بڵێن کەمی کللتور و پەروەردەی ژینگەیە لە وڵاتی ئێمە وەکو دەستەی پاراست و چاکردنی ژینگە لە ساڵانی ڕابردوو لە ڕێگەی هەموو ئەو پێکاتانی کردنا و کۆمەڵ هەن لە ڕێگەی ژنانەوە لە ڕێگەی ڕێکخراوەکانەوە لە ڕێگەی مامۆستایانی ئاینیەوە لە ڕێگەی کەناڵەکانی ڕاگەنەوە تەنان لە ڕێگەی ناوەندەکانی خوێندنیشەوە ئێمە دەورەمان بۆ هەزاران مامۆستا کردوێتەوە لەگەڵ ڕێکخراوەکان بە هاوبەشی ئەنی ئیشی باشمان کردووە بەڵام ئەمە پرۆسەیەکە بە ڕۆژێک و بە مانجێک و بە ساڵێک بە دوو ساڵ پرۆسەیەکی بەردەوام بەڵام لە بەرپرسێکە خۆ ئێستا وەکو حەزبی سەوزی کوردستان وەکوی ئەڵێ کە ئیشی سەرەکیان پاراستنی ژینگەی کوردستانە گلەی لەلایەنی پەیوەندیدارەکە لەوەکە لەوانەیە ئێمە با بڵێن بەهۆی ئەم دۆخەی کە وڵاتی ئێمە پێدا تێپەڕ دەبێتن چەند ساڵێکی کەم دروست بووە پێشتریش ژینگە لە بەردەم مەترسیان نەدا بووە ناخۆی کاگ هەکارجانانی وەکو پێکاتە لە 2006 وەزارەتی ژینگە دروست بە لە وڵاتانەیە لە ساڵانی پنجاکانەوە وەزارەتی ژینگە هەیە سەیرانی موچە و ئەو مەسەلەی پارە لە 2004 دەست پێ کردو ئیشکراوە ئیش باشیش کراوە بەڵام وەکو ئاماژەم پێدانی ئەمە پرۆسەیەکی بەردەوامە پرۆسەیە کە ئێمە لە سەرەتاداین دەبەرەوە پێویستمان بە جوهدی زیاترە هەم خۆمان و هەم لایەنەکانی بەرپرسی دیکەشکە لینچان هەیە لەگەڵ ئەم دەستە دکتۆرە ئێمە کردبین باسی کۆمەڵێکی ماواتێکن کە دێنە هەرمی کوردستان ئەمادان لە لای خەڵی بەکاردێنێت و لەلایەن شارەوانیەکانیشەوە چون فرادرێت چون لە نابرێ باسی مەترسێکی جدیەکرێت بۆ نمونە مادەی پلاسیکی باسێکن کە هەمومان ڕۆژانە بەکارین زۆرترین بەکارهێنانی هەیە لە کوردستانە ئەم مادە لە حەو مادە پێکاتوە یەکێک لەو مادەنە زۆر مەترسیدارن لە هەشتاکانی سەدەی ڕابردوو لە زۆر وڵات قەدەغە کراون لە کوردستانە بەبێ فلتەر لە سنوورەکانە تێپارە بولێرە بەرەو یەک دنیا پلاستیکە ئەم پلاستیکانە چ ڕۆژانە لە کاروباری ڕۆژانە بەکارێنێت چ وڵاتیان لە سەفەر بە هەمووی فڕێدرێت ئاسووتێنێت کەشی نابێتەوە بەتاوەتی لە ناو ناچێت ئەگەر تو بوومە باسی ئەمە بکە ئەم ماوادە بکەین کە ئێستا لە کوردستان بە ڕێژێکی زۆر هەیە بێگومان ماوادی پلاستیکی بەکارهێنانی بۆ ئەوەنە زۆرە لەبەر دوو هۆکار لەبەرەوەی کە ئەو مادانەی کلی دروست دەکرێت بە شێوەیەکی ینی بڵێن هەرزانە وەکو مادی پلاستیکی ماوادێکی هەرزانە لە نرخەکەیەوە و لەلایەکی کەشەوانێ ئەم شکلانەی کلی دروست دەکرێت بەهۆی ئەو پێکاتەی ماوەدە کیمیانی کە تایەتی بە شێوەی ئەنواع و ئەشکال شکیل ئشتی لێ دروست ئەکرێ ئەمە وای کردووە کە سەرنجی خەڵکی زۆر ڕاکێشەوە بەکارێنرێ بەڵام وەکو بەڕێزت باسە کرد ئەمانە ئەگەر هەر باسی ڕقەمەکانیان بکەین حەوت ڕقەمیان هەیە کە ئەم ڕقەمانە هەر یەکەی ئیشارەتەکە بە پێکاتەی ئەو مادەی کە ئەم بۆ نمونە بوتڵی لێ دروستکراوە یان ئەو کیسێکی علاگی لێ دروستەکرێ یان PVC مەسەلەن کە دەرگا و پەنجەرە و کە بەداخەوانی کیسی نایلۆنیش هەر لەو مادەیە دروستەکرێ کە ئەمە ڕقم سەیە بۆ نمونە یان بوتڵی ئاو ڕقم یەکە بەم شێوەیە ئەمانە چەند جۆرێکن ئەم جۆرانە ئەگەر هاتوو ئێمە بە شێوەیەکی زانستیانە لێکی بینەوە بەڵێ بەشێکیانتیایە کە زۆر مەترسیدارن بە تایبەتی ڕقم 6 و ڕقم حوتەکەی ئەوانە کامیان دەگرێت ئەوانە کە ڕۆژانە بەکارێنێ بۆی خەڵک بەشەیەکی یەکە سادە بڵێ بۆ خەڵک تێبگا بەڵێ ئێستا بۆ نمونە کە ڕقم 6 لە ژێریا بەیان لێ نووسراوە PS یان پۆلیستایرین ئەمە مادێکی مەترسیدارە و ڕقم حوتەکەش بە هەمان شێوە کە ئەمانە بەداخەوە یعنی ئێستا سیرەکەی زۆر خواردنی بەستوو هەیە خواردنی شیرینی هەیە یان حتا لە زۆر لە کافیتریاکان مەسەلەن چا یان قاوە لەم کوپانەیە دائەنێن و ئەیگێڕن کە ئەمە زۆر مەترسی هەیە بۆ سەرژیانی مرۆڤ و چەندین نەخۆشی هەیە کە ئەمە بۆتە هۆکاری ئەمە لەلایەکەوە کە ئەوە بۆ شێوەیە بەکارێنێت کە بەمەرجێکە ئەبێ ئەگەر لیبڵ لەسەر مادی پلاستیکی نەبێ ئەبێ بە هیچ شێوەیە هەر دەستکاری نەکرێ بەس بەداخەوە ئێمە زۆربەی ماوادەکانمان هەر ئەو لیبڵەشی لەسەر نییە یان جاریوە هەیە من خۆم گەڕاوم بەدوایە لە مارکێتەکانە بەداخەوە سێرەکەی لیبڵەکەی لەسەر بەس بۆ شێوەیە نییە کە ئێمە ئەمانەوێت ڕقەمەکە و پیتەکانیشی لەسەر نییە هەر وەکو جوانیەک سەهمەکەی بۆ کراوە لە شێوەی سێگۆشە
ناوچەیەەکە ئەمە لە لایەکەوە کە ئێمە ئەم هەمووە بەم شێوەیە بەداخەوە کە بۆ بە کللتور هەتا لە ماڵەکانیشمانە ئەم ئاوە سازگاری خۆمان هەیە بەڵام بەداخەوە ئەچین ئاوی بوتڵ بەکارهێنین لە هەموو مناسبەیەکە ئەم بوتڵانیان ئەم پەرداخانە شیشەیان لە پیاڵە ئەمانە بەکارهێنرێت کە بەداخەوە یعنی ئەمە زۆر شێوەی لە ناوبردننی ئەماوادەنە زۆر جارە چنە سەیران فرێدانە ناو ڕووبارەکانەوە ناو حوزەکانەوە لە سەرجادان شارەوانی شێوەی لە ناوبردنیان بۆ دەرەوەی شار ئەسووتێنرێت دووکەلەگە جارێکی دیکە چیتە هەواوە جارێکی دیکە بیتە جووری ژەهرێکی تر بۆ ناو قورگی خەڵکەوە ئەو شێوەی لە ناوبردنە بەڕایت و چی بکرێت هەموو تەسیرەی نەبێت ئەمانە ئەگەر ئەو بتڵانە بە شێوەیەکی وا دروست کرێت کە بتوانرێ ڕیسایکل بکرێتەوە جارێکی کە ببرێتەوە بۆ کارگەکان و لێ بەکاربێنرێتەوانێ بە شێوەیەکی کە یان بکرێت بە مادەیەکی کە یان بە پێکهاتەیەکی کە بە مەرجێ کە کارگەی تایبەتی بۆ دابنرێت ڕێنمایی زانستی بکرێت نەک وەکو ئەوەی کە بسووتێنرێ بەداخەوە کە ئەسووتێنرێ بەڕاستی هەموو ماوەدێک کە ئەسووتێنرێ پاشماوەی خەستەخانەکان بێیان هەری ماڵان بێیان بە تایبەتی پلاستیک دایۆکسین دروستەکە کە ئەمە زۆر گازێکی مەترسیدارە کە بەهۆی زنجیرەی خۆراکیەوە ئەگاتەوە بە خۆشمانەگەل لە ڕێی هەواشەوە نێت لە ڕێی شیری بۆ مەترسیەکان ئەسەواری مەترسی ئەم ماوەدە تا 400 ساڵی شەمێنێتەوە ئەمە ئەمە ئەگەر لە حاڵەتێکا کە نەسووتێنرێ بێگومان شیبوونەوەی بروتە دەرەوەی شارەکە حتا ناو شارەکان لە کۆمەلێک تەیرانگا هەمە پڕەوە لە دەبە و پڕە لەو بەڵێ ئەمە بەڕاستی دوو چارەسەری هەیە یەکەمیان ئەگەر وشارێکە هەبێت دووهەمیان ئەگەر غەرامە هەبێت ولۆ شوێنانەش بەڕاستی ئەگەر لێبڵ دابنرێ بۆ ئەوەی کە لەوانەیە هەیە نەزانێت هەیە بە قەزد وا ئەکات لە داخەوە ئەکات مشکلێکی هەیە داخی خۆی بە ژینگەکە ئەڕژێ بەداخەوە بەڵام ئەگەر ئەمانە بکرێت لە لایەکی کەشەوانێ ئەوە ئەگەر کارگەی تایبەتی هەبێ بۆ ئەوی کە بتوانرێ ئەوانەی کە بۆ کارگەی تایبەتی ریسایکلین لە کوردستانە لە چاستێکدایە لەگەل حاکم بەڵام بۆ لای کاکی مەلکۆ لە کوردستان باس لەوای کرد کە 5 ملیۆن و 120 هەزار دونم دارستانی سروشتی هەیە سروشتی بێژگەلەوانی تر بەس ئەوەی لە کوردستانە بینیرێ وەکو وتمە و سنوورەکان بەردەوام دارستانە سووتێنرێ تاڵباندکردن ئەوە دیاردەیەکی ئێستا لە کوردستان زۆر باوە لە هەموو ناوچەکانە ئەوە چیتان کردو بۆ پاراستنی دارستان ئێمە لە ڕابردووە ئەگە بگەڕێنەوە ڕابردوو کوردستان ئەو ڕێژەداری کە جەنابەت باسێ کە لەوانێ بۆ خۆی زۆر زیاتریش بوو بێ یعنی بەڵام ئێستا بەهۆی زۆربوونی خەڵک یان بڵێن مرۆڤەکان ئەم دارانە ئێستا زۆری لە ناوچووە یان بەهۆی زۆربوونی شەریکات و یان شوێنی مەسەلەن ئیسراحەت یانی وا بڵین بۆ شێوەیە بە سیاسکردن یان بۆ شێوەی بیناسازی کە بڵێ ئەم درەختانە زۆری لە ناوچووە لە هەمان کاتە ئێستا بۆ پاراستنی ئەم دارستانانە حکومت پۆلیسی دارستانی هەیە پۆلیسی ژینگەیی هەیە پێشمەرگە ژینگەیی هەیە پۆلیسی دارستان هەیە ئەوە ئەرکی ئەو بەڕێزانن کە ئەوانی ئەمانە توانی بێت بەڕۆلی خۆیان من پێم وایە لە هەندێک شوێن 100% بە ئەرکی خۆیانەوە هەساون بەڵام لە هەندێک شوێنە کەمتر خەم بوونە لەو ڕۆیە بووە خەڵک هاوڵاتی لانی چاودێر ئاگامان لی بووە مەسەن لە زۆر شوێن ئێمە وتومانە کاکە لە فڵان شوێنەم دارستانیان بڕیەوە ئێوە فریای کەون چوونەتە سەریان دوای هاتۆتەوە کاکەوە سەلاحەتی ئێمە نییە بۆ سەلاحەتی ئەوە نیە کاکە ئەوە بۆ مەزرعەیەکە ئەوە بۆ ئەوەیە سیاجی لێ داوە مەسەلەن نەچی دارە بڕاوەتەوە و کابراایەکی پۆلیسێکی ژیانی مەسەن لەگەڵ ڕێزمە بۆی بۆ ناوەی یەکەم پۆلیسێکی ژینگای ژەرەوە سەلاحەتیە ئێمە توانین بڵێن سروشتی ئەم وڵاتی ئێمە تێک چووە سروشتی ئەم وڵاتی ئێمە ئەبێ بێتەوە تایمی خۆی ئەبێ هەمومان خۆمان بە بەرپرس بزانین لە بەرامبەری ئێمە بەداخەوە ئێسا ئێمە چەندێک باسی لەوە ئەکەین کە سروشتی ئەم وڵاتێک چووە ئێمە ژینگە سیاسیەکەشمان تێک چووە کە ئێمە ژینگە سیاسیەکە ئەگەر تەبابێ ئەگەر چاک بێتەوە وەکو خۆی لێ بێتەوە من پێم وایە ئەو کاتە کاریگەری یاسا کاریگەری حکومەت لەسەر مەسەلەکان قورسترە بێ ئەو کاتەی نەبێ بەڵام ئێستا ئەگەر دیقەت دەی مەسەلەن حکومت بۆ خۆی کەم تەرخەمە لە مەسەلەیە ژینگەی بچوو کردەوە مسڵ جار ئەمامان باس کردووە یعنی جاران وەزارەت بوو جاران وەزارەتی ژینگەیی هەبوو ئێستا بووە بە دەستەی ژینگە کە لەگەڵ ئەوەشدا من کاک حاکم و ئەوان یعنی بەڕاستی ئێمە جێگای تەقدیر بوونە زۆر جار بەڵام وەکو
بڵین مؤسسەکە ئێمە قسەمان لەسەر بەڵێ کاک حەکەم لە کوردستانە پۆلیسی پاراستنی ژینگە هەیە و هێزی پێشمەرگی پاراستنی ژینگە هەیە پەیوەندیەکانی ئێوەکو دەستەی ژینگە لەگەلەمانە چۆنە؟ بەڵێ پۆلیسی دارستان سەر بە وەزارەتی ناوخۆیە فەرماندەی پاراستنی ژینگە سەر بە وەزارەتی پێشمەرگەیە ئێمە لینکێکی باشمان لەگەڵ ئەوان هەیە بەڵام حەق بوو ئەوانە هەردووچان لە یەک دەستگا کۆبانایەوە یان هەمیان سەر بە وەزارەتی بوو لەسەر دەستەی ژینگە نەبوونە کە مختصە بەم بوارەوە ئەمە یەکێکە لە داخوازەکانی ئێمە چەندین جار ئەوە پێش دروستبوونی دەستەی ژینگە ینی ئەم پێکاتانە هەبووە چەندین جار داوامان کردووە ینی ئەم دوو مؤسسەیە ضرورە لە یەک دەستگا لە یەک وەزارەت کۆ بکرێنەوە جارش کە دابەشیان بکەینەوە چونکە بەشێک دەتوانین لە ناو شارەکان ئیسفادەیان لێ بکەین ئیداریەن ئاساییە سەر بە وەزارەتی ناوخۆ بن سەر بە وەزارەتی پێشمەرگە بن بەڵام لە یەک چوارچێوە کۆ بکرێنەوە لە هەمان کاتیشدا لەژێر فەرمانی ئێمەدا بن ئێمە بتوانین جارش نزیکە 7,000 پۆلیس و پێشمەرگیان هەیە ڕێژێکی زۆرە ئەی بوو ڕێژەیەکی زۆرە داواکاریەوە ئەوە بووە ئەمانە یەک بخرێنەوە لە هەمان کاتیشدا لەژێر ئوبرەتی ئێمەدا بن تاوەکو بتوانین نەک تەنها لە درەوەی شارەکان ئیسفادەیان لێ بکەین بەڵکو ڕێژەیەکمان پێویستە بۆ ئەوەی لە ناو شارەکانیش وەکو ژینگە پارێز وەکو پۆلیسی ژینگە هەر ناوێشی لێ بنین تاوەکو بتوانین لە ڕێگەی ئەوانەوە ڕێگری بکەین لەسەر پێچەکانیان بە دوواداچوون و سزا ئەو کەسانە بدەین کە بەرسی ئەوان چی بووە؟ بین پەیوەنددارەکان وەزارەتی ناوخۆ وەزارەتی پێشمەرگە ئیداری بووە ئێمە چەندی جان لیژنەمان پێکەنەوە بەڵام ئیداری بووە تاوەکو ئێستاکە نەتواندراوە ئەمە بەڕاستی کۆ بکرێتەوە کاک مەڵکۆ باسی نمونەیە کرد پۆلیس کەوتی ئەوەندە 10 ساڵاتم هەیە ناتوانم پێتوە هەیەکە هەمووی لە یەک مؤسسە کۆ بکرێتەوە بەدڵنیاییەوە لە مؤسسەیە کۆ بکرێتەوە دەکرێت باشتر دەعم بکرێن پێداویستەکانیان بۆ دابین بکرێ دەکرێت چاکتر دابش بکرێنەوە سەر لە نوێ لە هەمان کاتیشدا یەک مەرجعیەتیان هەبیتن ئەو کاتە من پێم وایە باشتر دەتوانین ئیشوکارەکانی سەر شانیان جێبەجێ بکەن بەڵێ دکتۆرە شێوەی لە ناوبردننی زبڵ و خاشێک لە کوردستانە من ئەمێ باسیەوە بکەین لە وڵاتە پێشکەوتەکانە زۆر جار ئەم ماوادانە جارێکی دیکە استیسمار دەکرێت بۆ باری تر بەرهەم دەهێنرێ بۆ نمونە باسەوەیەکە کە 2008 کۆمپانیەکی ئەڵمانی هاتووە کوردستان داوای کردووە کە هەموو خۆڵ و خاشێکی کوردستان بدرێنێتەوە ئەو بە بەڵاش هەمووی کوا کاتەوە بەس ئیسیفادەی خۆی بەرهەم بێنێت ئەو شێوەی لە ناوبردنی خۆڵ و خاشێکی لە ڕووی زانستیەوە لە کوردستانە چۆن نەبینی؟ لە ڕاستیە ئەوەی کە لە ساڵانی پێشوە بینی ومانە ئێستش لە زۆربەی شارەکانی خۆمان ئەیبینین لە ڕێگەیکی زانستیەوە بۆ شێوەیە ناکرێت کە هەمووی ئەبرێتە بۆ نمونە لە سلێمانی برێتە لای تانجەر و هوانە و لێوێ ئەسووتێنرێ کە ئەمە زۆر مەترسی هەیە بۆ سەرژینگە بۆ پیسکردنی ئاو و هەوا و خاکیش بە شێوەیەکی ڕاستەوخۆ و هەروەها کاریگەریشی هەیە لە زنجیری خۆراکیەوە کە ئەگاتەوە بە ئێمە ئەگەر بۆ نمونە ئاوی دەربەنی خان پیس بێ ئەو ماسیانەی کە لەوێ پیزە بێ بێگومان ئێمەش ئەو ماسیانە ئەخۆین و بۆ هەمان شێوە بۆمانێتەوە بە تایبەتی ئەگەر میتاڵە قورسەکان بێ هێوی میتاڵەکانیان ئەگەر ماوادی هایدرۆکاربۆنی بێ و هەروەها ماوادەکانی کەشکە ئەتوانێت بە زنجیری خۆراکییا بڕوات ئەمە ڕێگەیەکی زۆر هەڵێ ئەگەر بسووتێنرێیان ئەگەر دامپینی بۆ بکریان بخرێتە ژێر خاکەوە لەبەرەوەی کە وەکو پێشتر باسمان کرد بۆ نمونە ماوادی پلاستیکیان زۆر مادیتر هەیە کە بە سەدان ساڵ ئەمێنێتەوە کە ئەم مادەیە مایەوە ئەگەر کاریگەریەکەشی لە سا 25 شونکە لە سا 75 لەوانەیە مەترسیەکەی هەر بمێنێ ئەو مادەیە ئەمە خۆی لەخوا ئەبێتە هۆی پیسبوونی خاکەکە بێجگەلەوەش ئەگەر هیچ مەترسیەکیشی نەبێ بەس مجرد ئەم ماوادانە کە ئەمە واژ نییە بەس ئەگەر ئەم ماوادانە بەبێ مەترسیش بێ هەر دامپین بکرێ لە ژێر خاکە ئەو خاکە ئیتر ماوەیەکی پێچێ بە کەڵکیەوە نایەتەکە زۆریش لەمەکرێت یەکێ ئێمە بین لە ئەنگلی بابەتەکەمان مەسەلەی ئیدارە لە بەرەوەی ئێستا لە وەرزی سەرما و بەس ببوورە من تەواو نەکرد ئەگەر مەجال بێت بنسبەتی ئەوەی کە ئەگەر ریسایکڵی بۆ بکرێت ئەوە بێگومان کارێکی زۆر باشە یعنی شەر نییە هەر ریسایکڵیش بکرێت ئێستا ئێمە بۆ نمونە زۆر لە وڵاتان هەیە کە گوێبیستە بین مشکلی ئەوان هەیە کە کەمی شاکیان هەیە بۆ لە بەرەوەی ئەو خاشاکە بەکارێنەوە جارێککە وزەی لێ وەرەگرنەوە کە وزەی وەریەگرن ئەمە یارمەتی دەرێکە بۆ ئەوەی کە کارەبا ئەوەنە سەرف نەبێت کە مۆلیدەی ئەهلی ئەوەنە بەکارنێنێ و مۆلیداتی تریش نەکەر ئەهلی کە ئەم دووکەڵ و پیسیە نەکاتە هەواوە کە ئەم ڕۆنەوەی کە ئەگۆڕێت و نەچێتە ئاو و خاکەکەوە ئەمە لە لایەکەوە ژاوەژاوی ئەم مۆلیدانە و ئەم شتانی تریش کە بڵێن لاحی جۆرێکی کە لە پیسبوون کە پێ و ترێ ژاوەژاویان نۆیز پۆلوشن ئەمی شەرکەم ئەبێتەوانێ گەرێکی زۆر باشیە بێ ئەگەر بێت و ئێمە ئیسیفادە لەو خاشاکە سەرنجیت و لەسەر قسەکانی دکتۆرە لە شێوەی لە ناوبردنی خۆڵ و خاشاکی بەداخوانی ئەمە کۆبندێکی قسەکانی بەڕێز دکتۆرە بکەم
لەسەر ئاستی دنیا شێوەی زانستی چارەسەرکردنی خۆڵ خاشاک سەر ڕێگایە یان لام فێڵ دەکرێت ژێرخاک دەکرێت بەڵام بە شێوەیەکی زانستی نەک بەو هەڕەمەشەی کە لە وڵاتی ئێمە دەکرێت ئەمە یەک دومیان یا ئەوە تۆ دێکی جیا دەکەیەوە فەرزی دەکەی سەر لە نوێی هەریەکان دەکەیتەوە موادی ئەولی جارشکە سوودی دەبینەوە ئەو ڕسایکلی پێدەگوتێ سێمینیان دەیسووتێنی وزەی لێ دروست دەکەی بۆ بەرهێنانی لە کوردستانە هیچ لەمانە هەیە هیچ لەمان کراوە نەکراوە تا ئێمەی لاڤارج لێرە کراوە لێرە گروپێک لەگە گروپی کۆمپانیەکانی فاروق لەگە لاڤار ڕێکوتنی چاکردۆگە حکوومەت هەرێمی کوردستان ئەم لە قۆناغی جێبەجێکردندایە لە هەولێر لیژنە پێکاتوە بۆ ئەوەی کەوا کۆمەڵی کۆمپانیا هاتوونە پێشەوە عەرزی خۆیان تەقدیم کردووە لیژنە پێکاتوە بۆی دراسی بکاتن لە دهۆک دەتوانێت درەنگە ینی ژینگە بە تەواتی پیس بێ و لە ناو بچێ بەڵام ئەمەش هۆکاری خۆی هەیە کە تاوەکو ئێستا کە تاخیروە ینی پێمانوانە بێ حکوومەت هەرێمی کوردستان ناوێ ئەم چێشە چارەسەرکە پەیوەندی بەشێکی پەیوەندی بە نەبوونی کۆمپانیای تایبەتمەند هەیە لە هەرێمی کوردستان کە لەو بوارە ناتوان ئیش بکەن دومیشیان بەڕاستی وەکو خەڵکێک دەڵێن ئەمە زێر ڕەشە و پارێ بەو شێوەیە نیە دەبێت پارەی لەسەر بکەیت بەڵێ ئەم ئیمکانەتەش تاوەکو ئێستا کە بەداخەوە بووی دابین بەڵێ کاکێن مەلکۆی کەریمە بین هەر باسی دار بکەین مەترسی داربەرین لە کوردستانە خەریکە دارستان بەپێی ئەو ئەمارانەی هەیە و بەپێی هەوڵانێکە درێ دارستان لە کوردستان لە ناوچێ ئەمە یەکێکە لە مەترسیانەی کە ڕوبەڕووی ژینگەی کوردستانە بێتەوە ئێ وەکو ڕێکخراوەکانی ژینگە پارێزی وەکو پارتی سەوس چه هەوڵێکتان هەیە بۆی ڕایگشتی و شار بکەنەوە لەو مەترسیە کەمە زۆر لەوە گەورەترە خۆ بۆ کاتێکی کەم پێی گەرم کاتەوە دارێکە بە دەیان ساڵ بمێنێتەوە خۆی و نەوەکانیشی استیفادەی لێ بکەن ئێمە بەردەوام هاوارمان لێبەرز بۆتەوە لە خەمیشین ئەزانین ئێستا ئەمە جینۆسایدێکە قەت و ئامێکە کە هی ئەو دارانەیە ئەکرێ کە بەڕاستی ئەگەر کاروا بڕوا ئێمە لەم وەرزەیە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان نەفت تەوزیع نەکا بەسەر ماڵانە زیاتر خەڵک ناچار ئەبێ بۆ ئەوەی بچن دارستانەکان ببرنەوە چونکە هیچ چارێکی نییە لەم قەیرانێکی ئێستا لەم وڵاتی ئێمە وای لێ هاتووە قەیران لەسەر قەیران کۆ ئەبێتەوە قەیران لەسەر قەیران کەڵەکە ئەبێت لەم ئەوەی کە ئێستا خەمێکی ترە هاتوۆتە سەر خەمەکانی مەترسی زۆرە یەکێک لە هۆکارانێکە ئێمە لە خەمی ژینگە و پاراستنی ژینگابین مەسەلەی ڕێژەی سەوزاییە دارە ئەگەر تۆ دارت نەبێنێ تۆ ئەبێتە سەحرایەک دکتۆرە لە ڕووزانسیەوە دارێک ئیسیفادەی چیە؟ دارێک ئەگەر وەکو نمونەیەک وەری بگرین یەکەم بەهۆی ئەوەی کە ئەبێتە سەرچاوەیەکی باش بۆ گازی ئۆکسجین لە هەوایە کە بۆ هەناسەدانی هەموو زیندەوەران و ئەوانەی کە پێویستیان بە ئۆکسجینە و هەروەها مرۆڤیش بەکارهێنرێ بێجگە لە قەوزەکان تەبان بەزێمە باسی وشکانیەکەین بۆیە باسی دارەکەین لە لایەکێکەوە ئەم دارە تەپوتۆز و هەوا و ئەمانە ڕەشەبا و ئەمانە ئەگرێتەوە لە لایەکی ترەوە بۆ چەسپاندنی خاک چونکە ئەگەر خاکێک دارەکانی لێ بڕێنرێ ئەوە زیاتر پتە و ئەبێت و بەهۆی ڕاماڵینی با و بارانەوانێ کاریگەری لەسەر نابێت ئەمە لە لایەکیکەوە لە هەمووی گرنگتر ئەوەیە بێجگە لەم هەموو ئیسیفادانەی کە هێتی لە ناحیە سناعیەوانێ کە لە پیشەسازیە بەکارەهێنرێ و بێجگە لە جوانیەکەی بێجگە لە ئەم بابەتانی کە هەمومان ئەیزانین لە هەمووی گرنگتر ئەوەیە کە بۆ هەڵمژینی ئەو مەوجاتی سەوتیەیە کە لە هۆی ژاوەژاوی سیارە و کارگەکان و ئەمانە لەبەرەوە کاریگەریکی زۆر باشی هەیە بوونەکەی بەڵام سووتان نەکەی بێجگە لەوەی کە ئەم زەرەرانەمان لێ ئەیات خۆشی کاتێک کە ئەسووتەیە لەبەرەوەی کە پێکهاتەکەی بە شێوەیە کە مەسەلەن بۆ نمونە گلوکۆز و سیلیلۆزی تایە کە سیلیلۆز پۆلیمەرە وەروەها کە ئەسووتێنرێ پێویستی بە ئۆکسجین هەیە بۆ ئەوەی بسووتێ کەواتە ئۆکسجین کەمە بێت لە نتیجەی سووتانە چی دەرەکە دۆمەکسیدی کاربۆن دەرەکە کە یەکێکە لە 5 گازە مەترسیدارەکەی کە بێتە هۆی گلۆبال وارمینیان گرین هاوس ئیفێکتیان ئەتوانین بڵێن بەرزبوونەوەی پلەی گەرمی سەرڕووی زەوی کەواتە بێجگە لەوەی کە ئەم زەرەرانەمان لێەیە لە لایەکی کەشەوە لە نتیجەی سووتانەکە ئەمەی هەیە کەواتە دار مهمە بێگومان زۆر گرنگە کاک حاکمەکەر ئێمە بین سەرنجێکەیە باسەوەیەکە لە کوردستانە کارگێ خەلووسە و پێویست نییە لە ئێستاشە خواستی زۆر لەسەر خەلووسەیە زۆر خەڵکانێکیان باستەوە دەکرێن کە خەڵکانێکیان بۆی خەلووسیان دەستکەی پەنابوو دار بە تایبەتی دار بەڕوو دار مازوو دار کەزوانە بن زۆر جار لە شوێنێکە ئاگر تێبەرەدەن پاوانێکی زۆر ئەسووتێ ئەچن ئیسیفادە لێکەنەوەیکە نەخەلووز و لە شارەکان نەفرۆشن بۆ ئەمە ئێوە چی ڕێوشێنتان گرتوتە بەوەکە ئەمە دروست نەبێت ڕێنمای تایبەت دەرچووە لەلای وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو بۆ بەرهمهێنانی خەلووز بەڵام هەست کرا کە ئەم ڕێنمایە بەڕاست دەبێتە مای ئەوەی کەوا خەڵکانێکن بەداخەوە خەڵکانێکی هەلپەرز خەڵکانێکی دژ بە ژینگە دژ بە سروشت و جوانی ئەم وڵاتە دەچون دارستانەکانیان ئاگر تێبەردە پاشانەکە بڵێن ئەم دارانە نمونەتان لە دەبەردەسایە بەدڵنیاییەوە نمونەیە پاشانەکە بەڕاستی ئەمە ڕاجیدا ئللا
ئێستاکە هەندێک بە هەندێک مەرجی زۆر قورسەوە ڕێگا دەدرێتن کەوا خەلوز بکرێتن کە بەشێک لە مەوادە سەرچەکانی لە دەروی هەرێم بینیتن هەروە لە ڕێگەش درراوە لە دەروی هەرێمی کوردستانەوە خەلوز هاوردە بکرێ بۆ ئەوەی دارسانەکانی خۆمان زەرری پێنەگەێنێ هیچ کەسێک لە دادگاهەیە لەسەرمە هیچ کەسێک گیراوە بەدراوە بەدڵنیاییەوە دەیان کەس لەسەر ئەم کەیسانە دەیان کەس زیاتر لە چ ناوچە سنووریەکان ڕویانداوە لە زۆربەی ناوچەکانی کوردستان بەتابەتی لە ناوچە سنووریەکان ناوچە شاخاویەکان بڵێ هەنی ئیجراتی تونتان کردو بەرامبەر ئیجراءات کراوە حالەتە بەدڵنی کەم بووتەوە ئەم حالەتە دوایکە ئیجراات بەدڵنیاییەوە ئەگەر ئەم ئیجراءاتانە نەبووایە ئێستاکە زۆر بەخراپی تەشەنەی دەسەن کەواتە کاک مەلکۆ ئەمەش دیاردێکی مەترسیدارە کە خەڵک پەنها بۆ سوتنی ژینگێکی خۆی ئەبا بۆ ئەوەی پارەیەکی کەم دەستکەوێ بەرژەوەندێکی کەم بەدەست بخات ئەوە بازرگانە ئەوە وەکو برای بەڕێزم کاک حاکم ئیشارەتی پێدا ئەوە هەندێک خەڵکن دژ بە ژینگەن دژ بن بە سروشتی ئەم وڵاتن بەڵام من وەکو خەڵکەکە ئەڵم ینی خەڵک ئێستا ئێمە هانی خەڵک نادین بچە دارستانەکان بڕێ بەڵام خەڵک چاری نییە ئەمە ئەبێ حکومت لە خەمی ئەوە بێ قسەی ئێمە لێرایە حکومت ئەبێ بێبی لەوە بکاتەوە چی بکە ینی من بۆ خۆم بینیوە من دوێنێکە برادێکم دانیشتون بەیەکەوە باسی ئەومانەکەی کە چۆن لە خەمی ئەوە بین ژینگە بین و چۆن ئەو دارستانە بپارێزین لە کاتێکا ڕیسالەیەکی بۆیە برادێکێتی دوو برای پێشمەرگەیە داوای ئەوەی لێکا کە سێ مناڵی هەیە یەک دیناری پێ نییە باشە بەس یەک 10 لیتر 20 لیتر نوتی بۆ ئەمە ئەگەر نەوتەکەی بۆ دابین نەکرێ بەیانی ناچارە بێ بچێ دارەکان ببڕێتەوە بەڵام باسی حاڵاتی پێشترمان کرد سوتاندنی دارستان بۆ بەرژەوەندێکی تایبەت بۆ فرۆتنی کۆمەڵی خەلووس بەڵێ ئەوانە هەندێکیان کە ئێستا بەردەوامن ئێمە ئەوەی کاک حاکم ڕاستە دقیقی ئێمە خۆشمان ئاگامان لێتی خۆشمان ئێمە لایانی پەیوەندیدارمان لێ ئاگادار کردوێتەوە خەڵک بووە چووە مەسەرن ئەساتان لەگەڵم خەڵکە نەکردم خەڵکە بوو دارستانەکەی ئەسووتێنرێ ئەو خەڵکە دیار نییە لای من دیار نەبووە مەسەرن دوای تەقریری گاتویان شتێک بووە مەسەرن دواتر وتیانە دێیەکە دیەکە چوە گڕیداوە یانی دیەکە ئیشی ئەماکە یانی بە تایبەتی ئەو ناوچە سنووریەکان یانی ئەو ناوچە چڕی دارستانەکان کە ئێستا خەریکیەوە کەواتە کاریگەری سوتاندنی دارستان بەڵێ دکتۆرە سووتانی دارستان لەسەر ڕووی جیهان دوو هۆکاری هەیە یان سروشتیە یان مانمەیدە بەهۆی ئەوەی کە دەستکردە ئەوە هۆکارە سەرەکیەکەیە ئەتوانین بڵێن بۆ پیسبوونی ژینگە چونکە ئەمە زیاتر بەردەوامە لە زۆر شوێنی وڵاتانی جیهان و لە زۆر شوێنە ئەمە دووبارە ئەبێتەوە بەڵام ئەم سووتانە کاریگەریەکی زۆر مەترسیداری هەیە ئەگەر خەلووز بێ ئەگەر دار بێ بەهۆی ئەو پێکاتەیە کە باسمان کرد بۆ نمونە ئەگەر باسی خەلووز بکەیت کاتێک کە ئەسووتێنرێ سەڵفەر نایترۆژین کاربۆن ئەمانە هەمووی لە پێکاتەکە هەیە و یەتە دەرەوە کە ئەمە ئەچێتە هەواوە کە ئەمانیش کاریگەری زۆر مەترسیداریان هەیە لەسەر پیسبوونی ژینگە لەبەرەوە ئەگەر هاتو ئێمە چ لە ناحیەی ئەوەی کە بڵێن اقتصادی بێیان بڵێن بۆ گەرمکردنەوە بێ ئەتوانین ڕێگەی بەدیل بگرینە بەر چارەسەر بگرینە بەر بۆ نمونە ئەوەی کە بتوانرێت سوود لە تیشکی ڕۆژ وەربگیرێت سوود لەو بایە وەربگیرێت کە هەیە بەهۆی ئەو وانانەی کە دائەنرێت کە زۆر لە وڵاتانی جیهان دایانێن ئەگەر بەشێکیش بێ یارمەتی دەرە بۆ بەرهەمهێنانی وزەی جێگرەوە هەبێ سستینەبڵ ئێنەرژی هەبێ ینی بتوانێت بەردەوام بێ وزەیەک بێ کە لە ناو نەچێت وەکو تیشکی خۆر ئەم سۆلەر ئینەرژیە کە بەکارهێنرێ ئێستا لە زۆر شوێنە ئەمە سوودێکی زۆری هەیە یان ئەو گەرمایی کە لە ژێر خاکە هەیە جیۆتێرمەڵە کە بەکار بهێنرێت کە ئێستا زۆر لە وڵاتان بەرهەمی ئەهێنن ئەو گەرمایە و ئەتوان ئیسیفادەی لێ بکەن ئەمانە و لە لایەکی کەشەوە بەڕاستی زۆر شتیکە هەیە کە ئەتوانێت لە لایەکی کەمیش بێ یارمەتیمان با یەکێک لەوانە بۆ نمونەیە گەگەر بە بەڕێزە بڵێ بۆ نمونە منە معاملەیەک بکەم خانوویەک دروست بکەم یان تعمیری بکەم کە ئەچم لە شارەوانی ئیجازە مایاتێ مەفروزە ئەو ئیجازەیە یەکێک لە شەرتەکانی ئەوە بێ بڵێ تۆ بە شێوەیەک دروستیکە کە ئازل بێ بۆی کەمترین وزت پێویست بێ بۆ گەرمکردن و سارکردنەوە ئەمە یەکێکە لە بڵێن چارەسەرێکی ئەگەر کەمیش بێ ئەتوانێت چارەسەر بکات بەڵێ کاک حاکم لە کوردستانە باسەوەی کرێت کە 160 بۆ 170 پاڵاوگەنە یاسایی هەیە بێژگەلەیەک دنیا پاڵاوگەی تر کۆمپانیا نەفت لە کوردستان کە نەفت دەردەهێنرێتە و هەموو دوو کەلەکەشتە ناو هەواوە ئێوە بۆ ئەمە چی کردە بێژگە لە نازانم ملیونێک 2 میلیۆن چەند ئۆتۆمبیل لە کوردستانە هەیە ئێوە بۆ ئەمە چی کردووە ئەمەش خۆی بەشێکی سەرەکیە لە پیسبوونی ژینگە بەدڵنیاییەوە پاڵاوگەکان هۆکارێکی سەرەکی پیسبوونی ژینگەن بە تایبەتی ئەو ناوچانەی کە پاڵاوکانی لێدا مەزرایەوە ئەو پاڵاوگانە نایاساین
بەشی زۆریان لە زەوی کشتتوکاڵەکان دانراون هەر سێ ڕەگەزی ژینگە ئاو هەوا خاکی ژێرزەویش ئاوی ژێرزەویش پیس دەکەن کوالیتی بەرهەمەکانیان خراپە سەلامەتی ئەو کەسانی ئیشترە دەکەن بە شێوەیەک لەبەر چاو نەگیراوە بۆیە ئێمە چەندین جار لەگەڵ لایەنی بەرپەرز بە تایبەتی لەگە وەزارەتی سامانە سروشتەکان داوامان کردووە کە ئەمانە تاکە چارەسەر ئەوەیە دەبێت دابخرێن یاسایینە زۆر جار باسەوەیکە لە کوردستانە زۆربەی ئەو سێکتەرانە بەدەست بەرپرساکانان خەڵکی دەستڕۆیشتون بوو کە نایاسایین و مەترسیەکی جدی لەسەر ژینگە لەسەر ژیانی خەڵکەیە ژیان جستەی خەڵکەیە بۆ تا ئێستا چارەسەر نەکرا ئەمە وەکو ئاماژەم پێدا ئێمە لای خۆمانەوە وەکو دەستەی پاراستن و چاکردنی ژینگە چەندینمان لێ داخستون چەندینمان عقوبە و غرامە کردووە بەڵام داخستنی یەکزارێکی کۆتایی پێهێنانیان ئەمە بەڕاستی ئەرچی پاڵەوگی هەیە نمونەکە پاڵەگەیتان داخستە بێجارێکی دیکە دەست بەکارکرد بێتەوە ئەگەر بێت و کۆبڵێک مەرجی ئێمە لەسەرمان داناوە جێبەجێ کردبێتەوە جێبەجێ کردبێ زانیشکە کراوەتەوە بە ئیوا هەیە کراوەت و زانیشکەش داماخستۆتەوە بەڵام ئەمە تەنها بە ئێمە چارەسەر ناکرێت ئەمە پێویستە وەزارەتی سامانە سروشتەکان بە هەموو شێوەیە سامانە سروشتەکان یارمەتیەوەدا لەمە وەکو پێویست نا بوو ئێوە بەدووادا چۆنکە بوو وەکو پێویست یارمەتیەوە نەداوە بەڕاستی سەبەبێکی چی بووە ئیرادەیەکی بەهێز نەبووە دەستێکی لە پشتەوە بووە بەرژەوەندی کەسێکە بووەتە وەزارەتی سامانە سروشتەکان بەداخوان ئێمە لەگەڵ ئەوان شکالیشی ئیداریمان هەیە چونکە دەستی پاراستن و چاگرتنی ژینگە دەستەیە کە پێویستە چاودێری کۆی ئیشوکاری کۆی وەزارەتی و کۆمپانیا و هەموو تاچێبکاتن لە وڵاتە بەڵام وەزارەتی سامانە سروشتەکان هاتوون بەڕێبەرایەتی چەنداناوە بەنای بەڕێبەرایەتی ژینگە خۆیان سەرپەرشتی ئەو کەیسە دەکەن ئەمە بەڕاستی خەلەلە لە ڕووی قانونیەوە لە ڕووی ئیداریەوە ناکرێت ئەوان خۆیان جیهەتی جێبەجێکار و جێتی چاودێری کەریش بن بۆیە ئێمە ئەو مشکلەمان لەگەڵ ئەوان هەیە تاوکو ئێستاکە بۆمان یەکلایی نەکراوەتەوە بۆیە دیسانەکە لێرەوە دواتر دێن وڵات بەڵێ دکتۆرە لە کوردستانە ئەگەر ئێمە بین باسی سامانێکی تر بکەین کە سامانێکی زۆر گەرەنگ و استراتیژی حیەویەویش ئاوە ئەوی سەرزەوی ژێرزەوی ئێستا ئاوی سەرزەویمان هەیە نازانرێ وەکو زۆر جار لە چۆن گەڵ بدرێتەوە مەترسی لەسەر ئاوی ژێرزەوی هەیە بیری ارتیوازی لێ درێ لە کوردستانە بە شێوەیەکی زۆر فراوان بەبێ چاودێری بنمونە برادەرێ باس کرد لە دۆی نزیکەی 4000 بیر لێ درراوە ئەکی لە سلێمانی زیاترە لە هەولێر لەوانە زیاتریش بێ ئەم مەترسیە چون لێکە دەیتەوە بێگومانەوە مەترسێکی زۆر گەورەیە چکە ئاو سامانێکی سروشتیە ئاو یەکێکە لەو گرنگیانەی کە ئیتر ژیان و ئاو بەیەکەوە بەسراوە ئاو ئەبێت پارێزگاری لێ بکرێ و ئێمە بەڕاستی سەرچاو ئاوەکانمان ئەگەر لێکی بینەوە تقریبان لەوانەیە لە ساڵ 60 لە وڵاتانی دەوروبەرمانەوە بۆمان بێ بەڵام بەداخەوە هەتا ئێستا نەتوانراوە بە شێوکی وا ئەو ئاوانە گل بگیرێتەوە ئێستا بۆ نمونە بازەکرێ ئەگەر ئێران ئاو بگرێتەوە لەوانەیە ئاوی دەربەنیخان و سیروان وردە وردە بەرەو کەمی بچێ یان لەم لاو ئەگەر تورکیا ئاوەکە بگرێتەوە ئەی باشە بۆ چەند وەختە ئێمە بیر لەوانە ئەکەینەوە چکە ئەمە سیاسەتە بەڕاستی بیر لەوە نەکراوەتەوە کە سەد دروست بکرێت کە بتوانرێ ئەو ئاوانە گل بیرێتەوە بۆ ئەوەی کە ئیسیفادەی لێ پێتوانی ئەمەش بوون هونە پرۆژەی گاپ لە ئێرانی شەوەی باسی ئاوی سیروان دەکرێکەویش ئەویش بگرێت پێتوانی ئەگەر پرۆژەیەکی جدی نەبێ ئەوە مەترسیەکی زۆر جدیترە لەسەر مستەقبەلی باشووری کوردستان بێگومان مەترسی زۆری هەیە چونکە ئێمە بەڕاستی کە ئەڵێن باسی پیسبوون ئەکەین باسی ژینگە دانی ئەو هەموو بیرەی تیوازیە خەریکە زۆر زیاتری هەیە بۆ لەبەر ئەوەی ئەگەر ئاوی سەر زەوی زۆر زوویەتەوە شوێنی بەڵام ئاوی ژێر زەوی بە سەدان ساڵ نایەتەوە ژێر کەواتە بەدەستی خۆمان پێتوایە زەوی من و شکێکی بێگومان ئەوەش هەر ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئاستی وشیاری نزمە لەبەرەوەی وای لێ هاتۆ بوو بە مۆدل ماوەیەک بۆ هەموو ماڵێک بیری هەبێ بۆچی ئەن گرنگە لایەنی پەیوەندیداریش چاودێر بێ لەبەرەوە پۆلیست هەیە دادگات هەیە شوێنی پەیوەندیدارت بێگومان بە هەردوو لا وەکو لە بابەتەکەی پێشوشا باسم کرد ئەبێ وشیاری هەبێ ئەبێ غەرامە و چاودێری هەبێت ئەگەر ئەو دوانە نەبێ بەڕاستی ژینگە بەرەو خراپی ئەوات کاک ملکۆ ئێستا پارتە سەوزەکانێک خراوە سەوزەکان بوون نمونە لە سەراستی دنیا ساڵانە کۆبوونەوەی لوتکەی ئەبەسرێ دەیان سەرۆکی وڵاتانی زلهێستی ئامە بوون نمونەوەی ئەمساڵ لە پاریس کرا لەسەر ژینگە لە زۆر وڵاتە پارتی ساوس ڕێکخراوە ژینگە پارێزەکان ئاسێکی زۆری جەماوەریان هەیە بنمونە لە سوید لە زۆر وڵاتی سکاندنافی ئەوروپای کە لێمە سیرکەین لە کوردستانە ئێوە بوو تا ئێستا نەتانتوانیوە جێگەی خۆ بگرنەوە ئایا خەتای ئێوە بە نەتانتوانیەوە خەڵک تەوعیە بکەن ئان خەڵک خۆی سەبەبێکی چی بووە ئێمە تقریبا حیزبەکەمان یان بڵێم پارتی سەوزی کوردستان تەمەنێکی کورتی هەیە ینی تقریبا 2 ساڵێکە دامەزراوە
بۆیە هێشتا ئێمە هیچ ڕاگەاندنێ 2 ساڵ کەم نییە 2 ساڵ ئەوە ڕاستەکەم نییە بەڵام ئێمە هیچ ڕاگەاندنێک لە پشتمانەوە نەبووە و حکومە داوکارمان نەبووە و هەچەند ئێمە بۆ حکومت ئێمە گەشتبینی بەوە لە کوردستانە گەشتبینی بەوە کە ئاستی و شاری خەڵێک لە ڕووی پاراستنی ژینگە پاراستنی ژیانی خۆیان وەڕاستن لە خەڵکی شەگرن بەرەو ئاستێکی باش بڕوە من پێم وایە ئێستا خەڵک ئاشنایەتی زۆری پێدا کردووە لەگەڵ بەڵام ئەم ئاشنایەتی جیا لە پاکیزەکردنی ئەوەی کازانێ نا ئێستا مەسەلەن لاانێ ئێستا لە هەندێک حاڵەتە لە هەندێک شوێنە مەسەلەن ئێستا هاوڵاتی جاران مەسەلەن لاانێ لە 10 سارە 5 ساریان 3 سارەی لە جامەوە دەبێ ئای فڕێدایە بەس ئێستا لاانێ لە 10 سارە 1 سارە ئەمەش بەچاوی خۆم بینی لە دەرەوازەی شار 2 سیارە لەوانەیە ئەم سیارە ناوی ژمارەکەشی ناڵێن بەڵام 2 سیارەی بەرپرس بوون بەرپرسێک گەورە بوون لە ناوەڕاستی شارە جەمەکیان نەخوارەوە گرێژ فڕێداتە سەر جادە خۆ بەرپرسەکان ژینگە هاوڵاتی ژینگە پیس ناکە ینی بەرپرسەمە بە کۆیواڵێن بەڵێ ئەجا من ئەفو بۆ پرسیارەکەت ئێمە لێرە لە کوردستانە پارتی سەوزی کوردستان ئێستا لەگەڵ ڕێکخراوە ژینگەیەکانە لە هەمانگیان وە بنیازین بەم زوانە مۆتەمەر بەستین کە مۆتەمەرمان بەست ئێمە ئەو کاتە لەگەڵ کەناڵەکانی ڕاگەیاندنان تەنسیقمانە بێ و چاودێرێکی وردمابینیان چاودێر ئەبین بەسەر هەموو جونگە سیاسیەکان هەم ئیدارەکانسارێتان وەرگرتووە ئێوەش ئیتر نابێ گلەی لە لایانی پەیوەنددارکەن دەبێت گلەی لە خوشتان کەن کە ئێوە ئەو ناواتان هەڵگرتووە ئێوە هەوڵە دەنجینگە دەبێت ئێوەش بەشێکی جدیش لەسەر زۆرشمان کردووە ئێمە ئێستا ئێمە بۆ تەمەنەوە بەس لە سنووری بازیانە نزیکە 6,000 دار نیچاندووە کە ڕێکخراوی ژینگە خەڵکی بازیان تووشی نەخۆشێکی کوشن 165 کارگە کۆمپانیەکیایە 165 کارگە کۆمپانیەکیایە سەدان جار ئەوە کار حاکم خۆی موجودە لێرە سەدان جار ئێمە هاوارمان لێ بەدە 3 کۆنفرانسمان کردووە 3 کۆنفرانسی زانستی ژینگەیمان ئەنجام داوە جاپە بوو ئەمە ئەگە بە کورتی کۆنفرانسە و ئەو سەردان و ئەو قسەکانیەوە ئێمە ینی تەنسیقمان هەبێ لەگە پارتە سەوزەکان لایەنی پەیوەندیدار هیچ جابیەکان هەبووە بۆ هەموو کۆنفرانسە و سەرنجیەوە لایەنی پەیوەندیدار هەڕێگیرە لە بەردەمەوە لایەنی پەیوەندیدار بەژەوەندی لە ژینگەکایە کە کەیترەوە ژینگەیە پیس بێ یان پاک بێوانە ئەو ئیشی لە باسی پاڵاوگەینەوە بێ پاڵاوگەینەوەی لە زۆر بە کورتی کاک حاکم ڕیسایکلین بوو بەس لە شارەکان هەیە بوو لە قەزەکانیش نییە بوو نمونە زاخ و دەواازێکی سنوورێک دنیا گلێش و خوڕ لەوەیە بوو نمە لە ڕانی هەیە لە هەڵابچێ لە شوێنەکانی ترێک هەڵابچێ سە بخۆی پارێزگایە بەدڵنیاییەوە پێویستە لە هەر شوێنێک پاژماوە هەبێ ئیگوندەکان کۆ بکرێتەوە ئیناحیەکان کۆ بکرێتەوە لە قەزاکان پێویستە ڕیسایکلین و چارەسەری زانستی خۆڵ و خاشاک لە هەموو کوردستان هەموو شتێکە لە پێویستە دەبێت پێویستە ئیشی لەسەر مادامەزانانی پەیوەندیداری ئیشتان نەکردو لەس بەدڵنیاییەوە ئێمە لەگەڵ ئەنجومەنی وەزیران لەگەڵ شارەوانی لەگەڵ یەکە ئیدارەکان لەگەڵ لایەنەکانی بەرپەرست بەڵام ئەمە شتێک نەبڵێ دەست بازاڕی کردم و دێمەوە یان شتێک نیە چم کۆمپانیایکی بەڕاستی مەسەلەی بەژیانی خەڵکەوە بەڵام ئەمە پێویستی بە کۆمپانیای تایبەتمەندە پێویستی بە ئیمکانیەتە پێویستی حکومەتان نەوتوە حکوومەتی بەڕێزیارەیە بێ هەواما هەرکام و ژەهراویە بێ ینی ئەمە لە هەموو شتێک گرنگترە ئێمە خۆمان بەشێکین لە حکومەت بەدڵنیایی بە ئەرچی خۆمان دەزانین ئیشیشمان لەسەر کردووە بەڵام وەکو باسم کرد ئەمە پرسێکی گەورەیە پێویستی بەکاتە بەداخیشەوە تاوەکو ئێستا کە خەڵک نەخۆشی سێر شێر 51 دنیا هی بەدواتر نەبەدڵنیاییەوە ڕاستە ینی ئەمە باشی زیندەوارانی تریشمان نەکردووە کەوانیش نێکبەتن بەدەست ئەم جاوە زیندەوارانی هەموو ینی ئەم نەخۆشیە کوشندانی کە سەرەتای بەرنامەکە بەرز ئاماژەت پێدا هۆکاری سەرەکی پیسبوون و تێکچوونی ژیانکەواتە دکتۆر ئێمە باسی شتێکی دیکەین لە وڵاتی خۆمانتیاژین ئەوە شانسی ئێمە بووە زۆرترین چێکی کیمیاوی چێکی کۆکۆشتیا تاقی کراوەتەوە لە ئێستاش لەگەر بێ شەڕی داعشێک دنیاشێک حتا باسێکە زۆر داعشێکی کیمیا خۆی لە دژی پێشمەرگە بەکارهێنراوە ئەمەش تاچەند ئەسیری لەسەر ژینگە هەیە ئەی بێگومان چەکی کیمیاوی هەر بەناوی خۆیەوە یان هەر چەکێک بێ ماوەدی کیمیاویە TNT ترای نایترۆژین تەڵەوینە ئەمە هەموو ماوەدی کیمیاویە کە بەکارهێنرێ بێگومان کاریگەری زۆر مەترسیداری هەیە لەسەر ژینگە گەر ئێمە ئێستا دەرفەت هەبێ زیاتر باسی ئەکەین کە پێکاتەکانی بەڵام بێگومان کاریگەری هەیە بێژگەلەوەی کە چەکەکە بەکارهێنێ ئێستا چەند بیرەنەوت کە سووتێنرێت لەلایەن تیرۆریستانەوانێک کە ئەمەش هەر کاریگەری زۆر بەڵێ ئەوەش هەر
کاریگەریکی زۆر گەورە هەیە لەسەر ژینگە بەڕاستی ئەمانە ئەبێ بە هەر شێوەیەک بێ بربەستێک هەبێ بۆ ئەم لایەنی صحی لایەنی کوردستان ینی خەمیام خەڵکە بخواوە هەموو دووکە لە دێتە قۆرگی خەڵکیەوە خۆڵبارین بۆ نمونە دیاردە خۆڵبارین لە ئێستا دەست پێکێژە پێشتر نەبووە بەڵێ هەرچەند ئێمە ئەگەر بین هۆکارە ینی بڵێن ئەو زاهیرانە کە سروشتی بێت ئەگەر سروشتی بێ ئیسیفادەی لێ ئەکرێت بۆ نمونە ئەو ڕین فۆرست ینی بڵێن دارستانە باراناویەکان کە بەربوومێکی زۆری میوە ئەکاتە بازارەکانی جیهانەوە ساڵانە نزیکەی 13 میلیۆن تان لە خۆڵی سەحراکانی بۆ ئەڕوا بەهۆی باوە ئەمە کاریگەرێکی سروشتی زۆر باشە کە لەگەڵ خۆڵەکە کە ئەڕوات ئەچێتە شوێنێکی کە لەگەڵ خۆی پێکاتەیە ئەبات ئەو نیوترێنتانە ئەبە خۆراکانی کە لە خاکەکە هەیە ئەیبات ئەو ڕوەکانە ئیسیفادەی لێ ئەەکەن بەڵام ئەگەر سروشتی نەبێ هۆکارەکەی مرۆڤ بێ ئەو بێگومان پێی ئەوتێ پیسبوون و کاریگەری من ئەگەر یەک پەیام هەبێ پەیامەکەم بەس یەک ڕستەیە ئەوەیە کە ئەڵێم ئەگەر ژینگە نەپارێزین ئەبێ بە گەورەترین تیرۆریست بۆ خۆمان و بۆ نەوەکانی دواهاتومان کەواتە بەڕێزان لایەنە پەیوەندیدارەکان خەڵکی کوردستان مەترسیەکی تری زۆر جدیتر هەیە کە بەڕێزانە ئاڵێن وەکو ئاکادیمیسیان وەکو پسپۆرە و چاودێر لەمارە وەکو لایەنی پەیوەندیدار کە ژینگە لە مەترسیەکی جدیدایە کە ژینگە ئاو و هەوا و خۆڵی ئەوە ئێمە سەر کەواتە هەرکێکی زۆر گران لەسەر ملی هاوڵاتیان و لایەنی پەیوەندیدارەکانە وەکو دکتۆرە ئاڵێ ئەگەر ئێمە ژینگە نەپارێزین ئەبێتە تیرۆریستی ئەو مەترسیانێک کە زۆر لەو تیرۆریستانێکی ئێستا ڕووبەڕووی خەڵکی کوردستانە بنەوە مەترسیدارتر لەبن هیوادارم لایەنە پەیوەندیدارەکان جێ لەم قسانە بێت کە بابەتێکی گرنگە بوویە ئێمە ئێستا لە سەوڵەکەی ناوەڕاستی شاری سلێمانیان بابەتەمان ئەو ڕۆژان زۆر سپاس بۆ ئۆتێل حەلواچی لە شاری سلێمانی کە ئەم شەو ئەم بەرنامە لێرە پێشکەشمان کرد زۆر سپاس میوانەکانی ئێمەش زۆر سپاس بۆ ئەوەی بەڕێزی کە تا ئێستا بینەری بەڕێزی بەرنامەی دابێژ بوون تا دیدار خواتان لەگەڵ